بۆ سێیەم جارە لە ماوەی 2 هەفتەدا حوسیەکانی یەمەن موشەکی باڵستیکی دەگرنە ئەبوزەبی و بە فڕۆکەی بێفڕۆکەوانی شێرش دەکەنە سەر دوبەی. هێشتاش حوسیەکان ئاگاهی دەدەن. وقد حققت العملية کردە لەشکریەکان سەرکەوتوانە ئامانجی خۆی پێکاوە. هێزە چەکدارەکانی یەمەن سوورە لەسەرەوەی دەوڵەتی میرنشینەکانی دوژمنی پارێزراو نابێت بەهۆی کار و جموجۆڵی ئیسرائیلەکانەوە لە ئەبوزەبی و دوبەیەوە دژ بە یەمەن و گەلی یەمەن. دانیشتوانی ئەو وڵاتە ئاگدار دەکەینەوە خۆیان لە شوێنە گرنگەکان دوور بخەنەوە، چونکە لە قۆناغی داهاتوودا ئەو شوێنانەش دەکرێنە ئامانج. هێرشەکانی هاوپەیمانێتی بە سەرکردایەتی عەرەبستانی سعودیە بۆ سەر حوسیەکان لە یەمەن نەبوونە تەمایی ڕێگەگرتن لە شەڕانگێزی حوسیەکان و نەشبوونەتە هۆکارێک بۆ پاراستنی وڵاتانی کەنداو. حوسە تیرۆریستیەکان نیان دەتوانێت درێژە بە شەڕانگێزیەکانیان بدەن ئەگەر ئێران بەردەوام چەک و تەقەمەنی بۆ دابین نەکردن و ئەمەش پێشلکردنی ڕوون و ئاشکرای بڕیارەکانی ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتوەکانە. کۆمەڵگەی نێونەتەوەیی بە توندی ناڕەزایی خۆی دەردەبڕێ بۆ ئەو هێرشانەی دەکرێنە سەر میرنشینەکان و بە هەڵەیەکی گەورەش ناودێری دەکات. هیوادارم و بڕواشم وهایە وڵاتی زیاتر و زیاتر بەم زوانە هەنگاوەکانی میرنشینەکان هەڵدەگرن و دەبنە بەشێک لە ڕێکەوتنی ئیبراهیم. ئێستاش بەری ڕەنجی هاوکاری نێوانمان دەیبینین کە لەسەر و بیرکردنەوەکانە. میرنشینە یەکگرتووەکانی عەرەب بەشێکی گرنگی ڕێکەوتنی ئیبراهیمە. دوا بە دوایی سەردانەکەی مانگی 12 سەرۆکوەزیری ئیسرائیل سەرۆکی ئیسرائیلیش سەردانی میرنشینەکانی کرد. جمهوری اسلامی ایران کۆماری ئیسلامی ئێران هەرتەنها دژی هەندێک وڵات نییە بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانیان لەگەڵ ئیسرائیلدا، بەڵکو بڕوای بەوەشە کە پێویستە وڵاتانە گوێبیستی زەنگی ئاگدارکردنەوەی خەڵکەکانیشیان بن و چاندنی ئاژاو و دووڕووی لە جیهانی عەرەبی و ئیسلامیدا ڕابگرن، چونکە بۆ ئایندەی ناوچەکە خراپە. عەرەبستانی سعودیە تا ئێستا بەشێک نییە لە ڕێکەوتنی ئیبراهیم، بەڵام فڕۆکەکەی سەرۆکی ئیسرائیل بە ئاسمانی عەرەبستاندا دەڕوا بۆ میرنشینەکان. زۆرێک لە چاودێر ڕێکەوتنی ئیبراهیم بە هەنگاوێکی گرنگ ناودێر دەکەن بۆ ئاشتی و ئاسایش و سەقامگیری ڕۆژهەڵاتی ناوەڕاست، بەڵام لای ئێرانیەکان جێی نیگەرانیەکی قوڵە. پێشتر بازرگانیەکانی کەناردەریا دەکرانە ئامانج، بەڵام ئێستا شوێنە گشتەکانی ژێرخانی میرنشینەکان دەکرێنە ئامانج. هۆکارێکی تری زۆربوونی نیگەرانیەکان ئەوەیە میرنشینەکان لە بەردەم باشبوونێکی خێرای ڕۆژەکەدا نییە. هەڕەشە و مەترسیەکان درێژەیان هەیە. شەڕی یەمەن بەردەوامە، شەڕی نێوان ئەمریکا و ئێرانیش بەردەوامە. هیچ ئاماژەیەکیش لە ئارادا نییە کە هێرشی درۆن و موشەکەکان بەم زوانە کەم بکرێنەوە. چاودێر لەو بڕوایەدان گۆڕینی ئامانجی هێرشەکانی حوسیەکان و ئاڵۆزیەکانی ناوچەکەش سەرچاوەی ڕەوشێکی نەخوازراون بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست.